بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. ئیخلاس و خۆنەویستی لە کارکردندا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. عاریف و شاعیری خوداناسی کورد مەحوی دەفەرمێت لە دڵدا خەڵق و خوددا بوو فائیدەی چی کە دەم پڕ بێ لە ئیاکەوە ئیاک. دڵسۆزی و ئیخلاس بنچینە و پێوەری یەکەم و سەرەکیە بۆ وەرگرتنی هەموو کارێکی مرۆڤ، هەم بۆ دینی هەمیش بۆ دنیای. خودای گەورە هەمیشە فەرمانی بە موسڵمانان کردووە کارەکانیان بە ئیخلاس و دڵسۆزیەوە بکەن، ئەگەر چی کەم و بێبەرهەمیش بن، چونکە خودای گەورە هیچ کارێکی گەورە و بەبەرهەم وەرناگرێت ئەگەر نیەت و ویستی ئەنجامدەرەکەی مەبەستی ڕەزامەندی خوددا نەبێ. معازی کوڕی جەبەلی هاوڵی پایەبەرزی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم داوای لە پێغەمبەری خوددا کرد و پێی فەرموو ئامۆژگاریم بکە. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم فەرمووی دینداری و کاری خۆت بە دڵسۆزی و ئیخلاسەوە بکە، دوور لە نیەتی دنیاپەرستی، ئەو کاتە سوودمەند و ڕزگار دەبی ئەگەر چی کردەوەشت کەم بێ. دڵسۆزی و ئیخلاس تەنها بۆ بواری دین و دینداری نییە و نابێ مرۆڤ لە دنیادا کار و ئەرکەکانی بێ ئەرزش و بێموبالاتانە بەڕێ بکا و پێی وابێ بە نیەتی باش و دڵسۆزیەکەی خێر و پاداشتی قیامەتی بۆ نانووسرێ. بگرە بە پێچەوانەوە نیەت و دڵسۆزی بۆ کارەکانی دنیاش دەچنە بواری عیبادەت و پەرستشەکانەوە. بۆیە باشترین کاربەدەست و دەسەڵاتداری خەڵکی ئەو کاربەدەستەیە دڵسۆز و خەمخۆر بێ بۆ میلەت و نەتەوەکەی. دەپرسین دڵسۆزی و ئیخلاس چییە؟ دڵسۆزی و ئیخلاس چ بوارێکی ژیانی مرۆڤ دەگرێتەوە؟ ئایا دڵسۆزی تەنها بواری عیبادەت و پەرستش دەگرێتەوە یا لە کار و کردەوەی ژیانی ڕۆژانەی مرۆڤیشدا بوونی هەیە؟ بەڕێزان بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر وە بۆ قسەکردن لەسەر ئەم باسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد بانخوازی ئیسلامیم کردووە و پاش ناوبڕێک دێمەوە لاتان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامی باس و خواست. سەلامەتکە خۆپەداشت بێت. زۆر سپاس دەکەم. مامۆستا سەرتا پێم خۆشە لەو پرسیارە بچینە نێو باسەکە کە پێناسەیەکی ئیخلاس و دڵسۆزیمان بۆ بکەی، هەم لە ڕووی چەمک و زاراوە و وەکوڵێ زمانەوانیەوە، هەم لە ڕووی شەرعیەوە. بە چ شتێک دەگوترێ ئیخلاس و دڵسۆزی؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم اجعل أعمالنا كلها صالحة ولا تجعل لأحد فيها نصيب آمين. مامۆستای بەڕێز و خۆشەویست خوا پاداشتان باتەوە. زۆر سپاس مامۆستا. دیارە ئیخلاس بابەتێکی فراوانە. سەرەتا ئەگەر پێناسەی ئیخلاس بکەین، ئیخلاس لە ڕووی لوغەویەوە لە ڕووی زمانەوانیەوە ئیخلاس مەصدەری ئەخلەسەیە. ئەخلەسە کە مەزیدە بە یەک حرف کە فعلە ماضیەکەی خەلەسەیە، مزيد بيك حرف كأخلصية كأكات إخلاص. إخلاص وتراوى خلصته فخلص، خلصته فخلص، واتا لا شوب فيه، يعني هيش خلطي كتاني هيش تكلاوي كتاني، يعني بالفتو باكرنو باكبونو لوش تاني كوا مصبوهر ناديك وشي خلص بكارديني تاعي، يعني باكبونو بالفتكردني يعني خالن بونو، يعني وكو تراوى كالصافي يعني صاف بيقرد باكبونو لوش تانا. ئەمە لە ڕووی زمانەوانیەوە. لە ڕووی شەرعیشەوە دیارە پێناسەیەکی یەکجار زۆری هەیە. چونکە بابەتێکی فراوانە، من تەنها دوو پێناسەی زۆر کورتم هەڵبژاردووە. یەکیان تەفریغ القەلب لله، تەفریغ القەلب لله، خاڵی بوونەوەی دڵ تەنها بۆ خوا، یعنی تەنها خوا مەبەست بوون، تەنها خوا بینین تێیدا، تەنها ئەوەی کە ئەو کردەوانەی ئەو مەبەستانی هەتە تەنها بۆ خوا دەبێت. چونکە نیەت یاخود بڵین ئیخلاس محلەکەی دڵە، وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە ئیمامی موسلیم ئەجێڕێتەوە فەرمێ إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن وبالرواية ترجعتها وأسادكم وأسامكم ولكن ينظر إلى قلوبكم أو أعمالكم. خواهی پروردگار
تەماشای نێو دڵمانەکە تەماشای کردەوەکانمانەکە کەواتە نیەت شوۆنەکەی و مەحەلەکەی ناو دڵە لەوێوە سەرچاواگرێ لەوێوە تەحەکومەکە پێناسەیەکی تر تەنها دوو پێناسی کورتم هەڵبژاردووە تصفية العمل من كل شوب يعني تێکڵاوبوون يعني تصفیەکردن و پاڵفتەکردن و خاوێنکردنەوەی کردەوە لە چی لە هەموو ئەو تێکڵاوانەی کە هەن لەم لاولاوە ڕووی تێکا بۆی کردەوەکە فاسدکە و تێکیدا و بیگەنێنێ هەموو ئەو کردەوانە پاڵفتە ئەەکەی ئەوە پێناسەیەکی کورتی ئیخلاسە بەڵێ ماوەساکەواتە دڵ پاکبوونەوەی دڵ خاڵیکردنەوەی دڵ لە هەموو ویست و ئارزوێکی دنیایی وەکۆڵێ ئەبێتە زەمانتی ئەوەی کەم ئەم مرۆڤە یا خاوەنەکەی کەسێکی دیندار و ئیماندارە گومانی تیان نییە ئەگەر تەماشای کتێبەکان بکەین زۆربەی کتێبەکان بە ئەو حەدیسە دەستبێکا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إنما الأعمال بالنيات ئەوە حەدیسێکە سەرەتای زۆربەی کتێبەکان بۆ دەستبێکا و هەندێک کتێبیش لە بابەت لە بابی ئیمانەوە دەستبێکن وەڵام من بۆ خۆم پێم وایە بابی ئیمان لە پێشترە چونکە دوجار ئیمان و ئیخلاص ئەتوانە بڵم ئیخلاص بەرهەمی ئیمانە بەرهەمی ئەو باوەڕەیە کە ئینسان هەیەی لە بینی خۆی و خوا دەرەنجام کە ئەمەی لێ پێیا بێت کە ئەو کەسە ساغ و صاف کردەوەکانی خۆی ئەنجامەدا قەولەکانی خۆی بەڕێک و پێکی ئەنجامەدا ئەتوان بڵم لە یەک سەرچاوە ئەمە هەڵ ئەقوڵێن کە ئەویش دوجار ئەو لەقانەی لێ ئەبنەوە ماوەسا بچینە سەر جۆرەکانی ئیخلاص جۆرەکانی دڵسۆزی بزانین دڵسۆزی چەند جۆری هەیە ئایا هەر یەک جۆری دیاریکراوی هەیە یان جۆری زۆرە واللهی ئەتوانم بڵێم ناتوانی تحدیدی کەیت بەڵام بۆی کەوا تەوزیفی کەین و یاخود پۆلینی بکەین چونکە ئیخلاص سەرتاپای ژیانی ئینسان ئەگرێتەوە یعنی لە هیچ کایەکی ژیانی ئینسان خاڵی نابێ بەڵام ئەتوانین بۆی هەندێک خاڵبەندی بۆ بکەین تەوزیفی بکەین بۆی زیاتر بینەر لێمان تێبگا ئیخلاص لسرتا لنيته وكو حديثك في غنبري خافر صلى الله عليه وسلم إنما الأعمال بالنيات يعني حصري كرد حرشي كردويك نيت ساغي كاتوا أو كردواني كإما يكين أو نيت ساغي كاتوا بخوائيان بخوانيا ما بشيكان كواتا أما برهمي عقيدية أم يتبرهمي عقيدية إما سورتك معنى لقرآننا سورة إخلاص راست قولتين سورة القرآن حرب خوي سورتك بناوي إخلاص وباسكش باسي عقيدية بكلمي توحيد أو تري كلمة الإخلاص لا إله إلا الله ما هو صيب الرئيس كم خوشة فرمديك في غنبري خواه صلى الله عليه وسلم لنا بجرمه في غنبري خواه صلى الله عليه وسلم بانكك يا معاذ لبيك يا رسول الله وسعديك جاري كتر بانكك يا معاذ لبيك يا رسول الله وسعديك جاري سيم أقر أمش تقرين نبي معاذ جويلية معاذ جويلية وبيغمبري خواه صلى الله عليه وسلم باش أذانك معاذ جويلية بلان بو سيجار أفرمي يا معاذ لبروشتك قرنقة أجينا لدواي قرآن بلاغت لفرمودكاني رسول الله تكرار وتوكيد وشتكي قرنق نبي نابت ويا أفرمي ما من أحد يشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله بلان صدقا من قلبه هر كسيك أما بلي آمن بس كمان كصدقا من قلبه إلا حرمه الله على النار إلا خواي فردقار أو إنسانا أباريز إلى آقي جهنم كواتا أما بوارق لبوارا كان كبواري عقيدية كقورتين بوارا من ناموي لسر يك بوار تركيزكم وكو زنابت بسياركت كير دي مسر بواري كي دوام بواري دوام إخلاص لقوله لقصة كردنا إخلاص لقصة كردنا يكي يقنمون ديانموا بوي فراي بواركان تجبكوين پیغمبری خواه صلى الله عليه وسلم فرمي إن العبد ليتكلم بكلمة ما يتبين ما فيها أفرمي بندي قساك أو قسيا ما يتبين ما فيها حج ليناك وليته يعني ما يتفكروا حج بيدي كدناكاته لو قسيا آية أم قسيا تشاكا يان خرافة آية الرقيب خواي فرقار بديار سريوه أي دينية بيدي دي كردوتوا أم قسيا خير أم شر بيدي نكردوتوا كواتا إخلاص لم قسيا بخرج ندراوة أم قسيا بيتا سببي شي يهوي بها أم قسيا بيتا سببي شون نيو جهنمي أبعد ما بين المشرق والمغرب كأو جهنمي بين مشرق ومغرب دورة بسببي أو قسيا شي كردو يقسى أو قسيا بيتا سببي أو كوا أو كسخوي لنا كوتو لبران بركي لما نستكا كردوتي أو خلقا
پێوەی تلاونەتەوە ئازاریان پێوە چەشتووە ئەوش بابێکی سربەخۆیان بەسم لێرە ما يتبين ما فيها مثلا تەنها ئەو کەلیمەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە حەدیثێکی فەرمووە سەرجەم لایەنەکان سەرجەم بوارەکانی ژیان لەو فەرمودانەیە زۆرجار ئەوەی ئەو مەجلیسە پێویستی بووە تی کردووە ئێستا لێرە کە باسی قسەی باشەکە وەکو خوای گەورە فەرمی وەقولوا للناس حسنا لێرەمە بەست ئیخلاسیشی تێ کردووە ئیخلاسیشی تێ کردووە بۆیە ئەمە باسێکی تر تەوەرێکی تر لە چی جۆرێکی تر لە ئیخلاس جۆرێکی تر لە ئەفعالە مامۆستای بەڕێز پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژ کە ڕوکنێکە نوێژیشێکە لە پایە گرنگەکانی ئیسلامەتیمان کە ئیتر باسەکەمانەوە نییە باسی نوێژ بکەین ئەگینان نوێژ زۆر زۆر گەورەیە لەم نوێژە گەورەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێتە ژوورە ئەبوو سعیدی خودری بەمانە جێڕێتەوە ئەفەرمێ ئێمە باسی نەتەذاکەر و باسی چیمانە کرد المەسیحی دەجال باسی مەسیحی دەجالمانە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی شتێکتان پێ بڵێم زۆر لە مەسیحی دەجال ترسناکتر بێ کە ئیبن ماجەم فەرمودەی ژێڕاوەتەوە جان ئەرە وەڵی پێغەمبەری خوا قالوا بلى يا رسول الله ڕا پێمان بڵێ فەرمووی الشرك الخفي شركي خفية فرمي أن يقوم الرجل فيصلي فيزيد صلاته لما يرى من نظر الرجل كسيك وهستي نوجبك بو أول نوجبك خلق بيبيني كان يشكي تشونو تشاكو باشا وركوع وسجود وخشوعي بو أول خلق بيبيني آية لا أفعالي إيميا لك لنوش بيروسترنية لكردوا كان معنا بو نيجيك داوا من لك رابي إخلاص من هبه أبي لكردوا كان ترى شن ضروري به كإيما إخلاص من هبه خاڵێکی تر لە خۆشەویستیە لە خۆشەویستی نیشتیمان لە خۆشەویستی لە برای خۆت خوشکی خۆت عشرەتی خۆت ئەو بئەیکەتیایە ئەژەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ رجلان تحابا في الله لەو حەوتاقمەی کە باسێکە کە لەژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارەوە یەکێک لەوانە چییە ئەوانەیە کە ئیخلاسیان هەیە لەبەر خوا رجلان تحابا أم في الله بس في إخلاصك في الله بس في إخلاص يعني بخوا هيك تكترنيها يعني لا شوب فيه حش تقلاوي كتير مصدر جوانية كتير أو أقصى زور على سر وباله لقبل إخوته إنما المؤمنون إخوة لقبل كان إخوة معنا أما أنا همو أو لا أنا كأتوانا بلم هيك لا أنا كجيانية خاڵی بێ لەوەی کەوا ئێمە دڵسۆزیتیانە نوێنین هەموو لایەنەکانی ژیان ئێمە بێ هەر کارێکمان کرد ئەبێ دڵسۆزیتیا بنوێنین مامۆستا ئەو بوارانەی ئەمە باسمان لە جۆرەکانی ئیخلاس و دڵسۆزی کرد ئەو بوارانەی کە دڵسۆز و ئیخلاسیتیانە بۆمە ئەبێ هەبێ بۆمە ئێمە وا ئەزانین مسلمانان وا تێگەشتون کە دڵسۆزی و ئیخلاس تەنها ئەبێ بۆ لایەنی قیامەت بێ بۆ کردەوەی باش بێ بۆ عیبادەت و پەرستشەکانی خوا بێ ئایا ئەمە پێم خۆشە پێشەوە ینی باسی ئەوە بکەین کە ئیخلاس و دڵسۆزی بۆ بواری دنیایان بۆ لەگەڵ خەڵکا چۆن چۆنیە جەم بە ئەو هەیە بکەم ئەمە تقریبا هەندێک جۆری دڵسۆزیمان باس کرد کە دڵسۆزی بێ لە هەموو شتەکانە هەبێ بەڵام بە جۆرێکی تر ئەتوانین بۆی بینەر باشتر لێمان حاڵی وێ دڵسۆزی لەگەڵ خوا پاشان دڵسۆزی لەگەڵ خەڵک ئەوە باشتر کورتترە بێتەوە بۆمان دڵسۆزی لەگەڵ خۆی پەروەردگار داوامان لێکە کە دڵسۆزانە ڕاست سەرڕاستانە چونکە کە باس لە ئیخلاسەکەین ئیخلاس یعنی دڵسۆزی ئیخلاس یعنی ڕاستی ئیخلاس یعنی پاکی ئیخلاس یعنی دشی ڕیایە ضدی نیفاقە لەبەرەوە خوای گەورە داوامان لێکە فادعوا الله مخلصین له الدین لمن بپارڕێنەوە مخلصین له الدین مخلصین حالە لێرە لە ڕووی عربیەوە حالە يعني حاڵی ئێوە ئەبێ وابێ ڕاستکەن کاتێکە من لە خۆ ئەپارڕێمەوە بێت چۆن بم کاتێ نوێژەکەمە بێت چۆن بم ئەبێ بەڕاستیم بێ نابێ نیفاق بەکار بێنم چونکە خەڵکیمان پێ هەڵە خەڵەتێنرێ بەڵام خوامان پێ هەڵ ناخەڵەتێنرێ يخادعون الله والذين آمنوا وما يخدعون جا لێرە لەطیفێکی خۆشەی پێم خۆشە باسی بکەم يخادعون ئەوانەی کە لە زمانی عەربی باشارەزان لەسەر وزن مفاعلەیە يخادعون طبعا يخادعون يعني كسيك لبرانبرتايا باباي رياباس باباي منافق وازاني خواي فرودگاري هر خلطان دو يعني امام داراني هر خلطان دو
چونکە بۆ مخادعە بۆ ئەوەیە کە مشارەکە لە بەرامبەرە بەکاری هێنێ بەڵام خی گەورە فەرمی وما يخدعون هەر ئەسڵەن ئەو دەسەواژەیە بەکار ناهێنێتەوە وما يخدعون بەکار دێنێتەوە وەزنی مفاعلەکە ئەگۆڕێتەوە یعنی منت لەگەڵا نیم وەر خۆتی خۆت هەڵخەڵەتانەوە لەبەرەوە زۆر سەرڕاستانە لەگەڵ خۆی پەروەردگار بێ مامەڵە بکەین بزانین ئەو عیبادەتی ئەیکەین ئەو قسانەی ئەیکەین ئەو ئیشانەی ئەیکەین فعلاً کە یەکێکی تر لە پێنازەکانی ئیخلاص ئەوەیە کەوا ئەبێ ئەسووب بێ یعنی سەواب بێ ئەخلەص و ئەسووب بێ هەم بۆ خوا بێ هەم سەوابی بە پێی شەریعەت بێ بزانین بە پێی شەریعەتە پاشان بزانین بۆ خوای و لە شوێنێکی ترا خوای پەروەردگار فەرمی وما ئومیروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين ئێمە ئەمرمان پێ نەکردوون إلا بۆی سەرڕاستانە کور هەر بۆ دنیا چەند ناخۆشە لەگەڵ میزانێکی دوور مامەڵە بکەین چۆن ئەکرێ لەگەڵ خوا بۆ شێوە مامەڵە بکەین نوێژ بکەین و بەڵام بەڕاستمان نەبێ زەکات بدەین و بەڕاستمان نەبێ یخۆ خەڵکێک لە ڕۆژی قیامەت کە خوای پەروەردگار ئەیان خاتە جەهەنەمەوە ئەوەیە کە دێ بە جلوبەرگی خوێناوی و جیهادەکەی بۆ خوا نییە خەڵکێک دێ سەدەقەی کردو و زەکاتی داوە بۆ خوای نەبووە شەهید بۆ بڵێ ئەو سێ کەسەی کە ئەگری جەهەنەمیان پێجۆژەکرێ خەڵکێک بۆ بەخوا قسەی نەکردووە ئەمە عملیەکی زۆر قورسە کە ئومێد دەکەم ئینشەڵا بتوانین کۆمەڵێکی لێ باس بکەین اینجا ئەمە چۆن ساختکەینەوە باشە مامۆستایە کاچێتە پۆلەوە 2 زائد 2 ئەبێ بڵێ 5 نەخێر یەکسەر تەڵەبەکان لێ هەڵەسن ئەو شتێکی بەدیهی 2 کۆ 2 ئەکاتە 4 هەموو لایەکە لێ هەڵەسن ئەکرێ هەستکەزەم دیعایە بکە من یەک نمونەی قورئانی دێنمەوە خی گەورە لسورة البقرة فرمي إن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين من آمن بالله واليوم الآخر وعمل صالحا فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون أواني كوا إيمانيا هي ليهود لنصارى ولصابئو أوانا بيوركت شيها آية حمد يا إيمانك خو بيه إما بيورك مان هبه وكو بيورك رياضياتا كشتيكي بديهية ئەمەش ئەبێ کردەوەکانمان نێتەکانمان ئەمە ساخکاتەوە ئایا بابایەکی یەهودی بابایەکی نەسرانی بابایەکی مسلمان هەمووی دیعایە بکەم کە من ڕاست دەکەم ئەوە دوجار کردەوەکان ئەیسەلمێنێ تۆ چەند ڕاست کردووە لەگەڵ خوای پەروەردگار و چەند ڕاست کردووە لەگەڵ خەڵکی کە دوای دینە سەری ئینشاء الله تعالی کەواتە ئیخلاص خوای گەورە فەرمێ وأخلصوا دینهم لله چەسی دینی بەکارهێناوە لە چەند شۆنا هاتۆ دینی بەکارهێناوە لەگەڵ ئیخلاسە و شەیطان چی پێیان لاخڵەتێ أو كساني فيها الله خلقه إلا عبادك المخلصين لأغوينهم أجمعين هميان هلا خوتين مو خوك همي فري وخابد الشيطان إلا كسيق نبي كمجال دروازي جنيهش توبوي كوا شيطان بيه لو دروازي وزفر ببيني بله أما أتوانم هرب كورتي بلام ك بيني خوت وخوا كوكو يشكل زانانا فرمي الإخلاص محصلة التوحيد أما إخلاص لبيني بندو لبيني خواهي فرقارة چن أي سلميني تا چن إيمان داري تا چن أهلي توحيدي يعني الله حجم إخلاصك أندازو كيشي إخلاصك تو بحجم توحيدك فكلما ارتفع مستوى توحيدك حتى عند تو دين داري وتوحيد وإيمان بتوبه أو إخلاصي تو زيادة لك دو كان تدرك به خلق أي بيني إذا أبينين جاروايا بازرگانێک سەرکەوتووە ئەبینین مامۆستایەک سەرکەوتووە ئەبینین پیشەوەرێک سەرکەوتووە باوەڕت بێ هەمووی وە کارێکی دڵسۆزیە تا چەند بە دڵسۆزی ئیشەکەیەکە بەخوا بینی خۆت و خوا شەروایە ئەمە جۆرێک بوو ئەگەر بێمە سەر جۆرێکی ترەوەی ئەو پرسیاری کە جەنابەت کردت بەشی دووەم ئەوە بینی خۆمان وخوا ئەگەر ئاوا چاک بووین و هەسمان بەم ڕقابەتە کرد و هەسمان بەم چاودێریە کرد کە خوای پەروەردگار ئەمان بینێ دوجار ئەوەگە خوش ئاوا ساغ و چاک بووی واجباتمان جێبەجێ کرد بزانین لەگەڵ خەڵکە خوای پەروەردگار بۆمان ئەژێڕێتەوە لە یەکێک لە سوورەتەکان هود ڕوو ئەکاتە سەلامی خوای لێ ڕوو ئەکاتە قەومەکەی أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين هەلێ وەرئەگرین ئەم پێغەمبەرانە عەلەیهیم الصلاة وەسەلام بزانین لەگەڵ کافران دڵسۆزیان چۆن بووە جایەکێکی تر لە واتای دڵسۆزی لە زمانی عەرەبیە ناصیحە ناصحیشی پێ ئەوترێ پێغەمبەران ڕوو ئەکەنە قەومەکانیان دوای ئەوەی قسەیان پێڵەن دوای ئەوەی ئازاریان ئەدەن ئەبێ مسلمان لەگەڵ کافر چۆن بێ أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين إيوه بو إيوه دڵسۆزین ئەمانەوێ ئێوە نەسووتێن
ئێمە ئەزانین باشتێک چاوەڕێیە زۆر گەورەیە، جەهەنەمێک چاوەڕێیە زۆر خەتەرە. ئەوەی کردەوەکانی ئەوەکو ئێوە بێ ئەی کافرینە، کەواتە ئێمە بۆ ئێوە دڵسۆزین، ئێمە خیانەتتان لێ ناکەین، ئێمە فێڵتان لێ ناکەین، ئێمە فریوتان نادەین، ئێمە بۆ خۆمان بەکارتان ناهێنین، بۆ بەرژەوەندەکان بەکارتان ناهێنین. ئەمە بابەتێکە ناچمە ناوی بە فراوانی، مەبەستم تەنها ئەوەندەیە دڵسۆزیمان بۆ خەڵک بێ ئاوا بێ. ئێمەی مسلمان بەڕاستی ئێمە ڕوو ئەەکەینە هەموو باخوازێک، هەموو تاچێکی ئەم کۆمەڵگەیە ئەبێ لەگە خەڵکی عاسی و تاوانبار و ئێمەگە خەڵکی کافر خۆ ئاوا فەرمانمان پێکە. ئەی خەڵکێک تاوانێکی کردووە، نەزانێکی کردووە، نەفامیکی کردووە، نابێ بەڕاستی بغز و حقدی لێ هەڵگرین. ئەبێ زۆر دڵسۆزانە، زۆر بە نەرمونیانە، زۆر بە حەکیمانە، زۆر بە لێزانیانە بزانین کام ڕێگا زۆر باشە بۆ ئەوەی کەوا بینەوە سەر ڕێ ئێمە بێ ئەوە بەکاربێنین. پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم لەگەڵ کافران چۆن مامەڵەی کردووە، لە خەفەتی ئەوەی لە بەپەرۆشی ئەوەی کە ئەو خەڵکە بێتە مسلمان خوای گەورە وەسفیەکە فەرمی فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا. ئەی محەممەد خەریکە خۆت ئەکوژی، خەریکە خۆت لە ناو ئەدەی، بۆچی خۆی لە ناوەدا؟ ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم خەریکە لە پێستەکەی خۆی دێتە دەرەوە. ئەزانیم وشەی بەخی یعنی چی؟ بەخ یعنی حیوانێک بە زیندوێتی پێستەکەی دەکەیتەوە. اینجا وەرە ئەم وێنێ بێنە پێشاوی خۆت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حاڵی حیاتی خۆیە خەریکە ئەو پێستەی لە خۆی دا ئەماڵێنێ، ئەم وێنایە، ئەم دیمەنە خوای پەروەردگار بۆمان لە دڵسۆزی بۆ نەتەوەکە، لە دڵسۆزی بۆ ئەو خەڵکە، لە دڵسۆزی بۆ بەپەرۆشی کە ئەو خەڵکە بۆ ڕووناکەنە خوا، بۆ بوونەتە بەندەی بەندەکە ئەو بەندانە، بۆ بەندایەتی بۆ بەندە ئەکەن، بۆ بوونەتە کۆیلە، بۆ ئیمان ناهێنن. على آثارهم ئەزانی ئاثارهم معنی پشەڵکردنیان لەچی لە ئەم حەدیثە کە مەسی پێ قورئانە، لەم بەرنامە، لەم نورە. ئەو دڵسۆزی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆ کافران، ئەی بۆ ئیمانداران دەبێت چۆن بێ، ئەوە هەر باز ناکرێ کە ئەفەرمێ من وەکو پەفولەیەک چۆن پیاوێک ئاگرێکی کردووە تۆ جنوور جانەوەڕ بۆی پەپولە و ئەوانە نەسووتێن دوورێ خاتە، بەڵام هێتی خۆی تێفڕێدا ئەوها ئێمە ئەپارێزێ. پاشان دڵسۆزیمان لە کار و کردەوەکانمانە، لە ئیشکردنمانە، ئەویش هەر دڵسۆزیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ إن الله تعالى خوای گەورە يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. بڕاستی پێی خۆشم حەدیثە حەسەنە، پێی خۆشە حەدیث هەر زۆر زۆرە لەم بارەوە زۆرە، بەڵام من ئیشارە تەنها بەم حەدیثە ئەکەم کە ئێمە لە هەموو ئیشێکمانە بە شێوەیەکی گشتی ئەفەرمێ خوای گەورە چی خۆشەوێ، ئەبینە خۆشەویستی خوا. خوای گەورە ئەو کەسانی خۆشەوێ کەوا لە کردەوەکانە نەچی ئیتقانیان هەیە. يعني إتقان يعني شيء يعني إخلاص، يعني بدل صوزي أيكن زور بباكي أيكن فيلي تياناكن إمرو تشن إما احتياجي أم شمكين يسا ولاتي إم دسيو أنا علينا بس أمو أنا علينا كواتا نابي دل صوزي لهير كأيكي جاني إما غائب به براسي هندي كز أبينم يعني أبيستين وشي ضمير بكاردينه فلان كز ضميري أصلا أو دستواجه هلايا وشي دڵسۆزیش کە بەرهەمەکەی ئیمانە، بەرهەمەکەی ئەوە ئێمە ئەکرێ وڵاتی ئێمە بۆ هەر فەرمانبەرێک ئێمە چاودێرێک دانین، شورتەیەک دانین، ئەیچێ بە دیار شورتەکەەوە دانین، ئەیچێ بە دیار مدیر عامەکەەوە دانین، ئەیچێ بە دیاری وەزیرەکەەوە دانین، ئەیچێ بە دیاری سەرۆک وەزیرانەکەەوە دانین، ئەیچێ بە دیاری سەرۆکەکەەوە دانین، کە ئەمە چەند پێویستمان بەمەیە لە نێشک خوای پەروەردگار کە ڕوومان تێکا یا ئەیها الذین ئامنوا هەشتا و هەشت جار ڕووکاتە ئیمانداران لە قورئانە، خیتابەکە لەگەڵ فکری ئینسان، لێرە ئەومانی ڕاستمان کاتەوە، دوجار دڵ و دەروونمان بێدارکە، فکرمان ڕاست کاتەوە، تەسەورمان ڕاست کاتەوە، عەقیدەمان ڕاست کاتەوە، بیر و باوەڕمان ڕاست کاتەوە. ئەگەر ئەم بیر و باوەڕە ڕاست بوو بەخوا ناوێرین فێڵ بکەین. اینجا با بێمە سەر یەک فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە چەندە زەرورە بەڕاستی تاکی خەڵکی ئێمە ئەم فەرمودەی لەبەر بێ و دابنیشین هەموو شەوێ عایلەکانمان کۆکەینەوە ئەم فەرمودەیان بۆ بژێڕینەوە. ابن عباس کە ئامۆزای پێغەمبەرە صلی الله عليه وسلم جێڕێتەوە فەرمێ كنت خلف النبي ئەڕۆشتین من دیارە لەسەر وڵاخێک بوونەوە من لە پشتیەوە بوومە، ئەفەرمێ یا غولام دیارە کاتە ابن عباس تەمەنی کە بۆ مناڵ بڵێ إني أعلمك كلمات، يعني من چەند کەلیماتێکت فێرەکەم، چەند کەلیماتێکی کورت بەڵام زانین چەند معنادارە. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لاوێک گەنجێک
ئامۆژگاریەکە پەروەردەیەکە لەسەر دڵسۆزی پەروەردەیەکە لەسەر بوێری پەروەردەیەکە لەسەر عەقیدە لەسەر بیر و باوەڕ کە ئەبێنە لە خشاو بین ئەبێ ڕاست بین ئەبێ ڕاستگۆ بین ئەفەرمێ احفظ الله يحفظك ئاگاد لێبێ سووری خوانە بە سووری خۆت بزانە چۆیە ئەوانەی کە خوا بۆی دیاری کردووی من زۆر تەفسیل ناسمێنەوە تەفاسیلەوە احفظ الله تجده تجاهك ئەگەر خوات پاراست خوا لەگەڵ توێ خوا ئاراستەتەکە خوا ڕێنماییتەکە خوا زانیاریت پێ ئەدا خوا واتقوا الله ويعلمكم الله اینجا ئیدا سەئەلتە ئەگەر داوای شتێکی شت کرد بەس داوا لە خوا بکە داوا لە بەندە مەکە فێری بەندایەتی خوامانەکە ڕزگارمانەکە لە بەندایەتی بەندە وإذا استعنت فاستعن بالله ئەگەر داوای یارمەتی شت کرد هەر داوای یارمەتی لە خوا بکە واعلم جە تەماشا ئەمە بکە با خوێندکارەکانمان بزانن کە ئیسە لە چل دڵار ڕاوکێکی امتحاناتان با کاسبکارەکانمان بزانن لە چل دڵار ڕاوکێکی پەیداکردنی ڕزقان با هەموو لایەکمان بزانین کە خوای پەروەردگار چ دەسەڵاتێکی هەیە و ئێمە چەند دەبێت دەسەڵاتین و چەندە بەهێز ئەبین ئەگەر خۆمان بدەینە پاڵ دەسەڵاتی خوای پەروەردگار ئەفەرمێ واعلم ئەی عەبدوڵڵا بزانە أن الأمة أمة هەر هەمووی لو اجتمعت على أن ينفعوك هەمووی کۆ بێتەوە بۆی سوودت پێ بگەێنێ بشيء بەشتێکی کەم بسيط بشيء حشتێک کە تۆ دایانی بێ سوودت پێ بگەێنێ لم ينفعوك ناتوانێ ئەو سوودت پێ بگەێنێ إلا بشيء قد كتبه الله لك سيو عقيدة كدرستيك شون بأداة حصر إلا مقر خوالة شارتي نسيبه وإن اجتمعوا بفيتشوانك شيء أقلوا خلق كوب بيتوا لسوي زيانة في بقينه تو أقل إنسان أوفر ولا بوترسي دل الرابكي بود مستهدف مامسا بچینە سەر دڵسۆزی و ئیخلاس و خەمخۆری کار بەدەست بۆ ژێر دەستەکانی پێغەمبەری خوا ساسن ئەگەڕنەوە کە لە یەکێک لە شەوەکاندا دەنگێکی ترسێنەر شاری مدینەی پێغەمبەری خوا ئەگرێتەوە خەڵکەکە کە چن بەرەو پیری دەنگەکەەوە سەیرەکەن پێغەمبەری خوا ساسن وەکو قائیدێک وەکو دڵسۆزێک وەکو خەمخۆرێک لەو سەرەوە دێتەوە و هەواڵیان پێداوە مژدەیان پێدا کەوا هیچ نییە و هەردەنگێکی ئاسایی بۆ و مەترسن و بڕۆنەوە ئیسراحەتی خۆتان بکەن پێم خۆشە باز لە دڵسۆزی و ئیخلاسی کار بەدەست بۆ ژێردەستەکانی بۆ جەماوەرەکەی بۆ میلەتەکەی بکەین لە کاتێکا بۆم پێغەمبەری خوا فەرمێ هەموو کەسێک هەموو کار بەدەستی هەموو باوکێک کار کۆڵێ شوان و چاودێری ژێردەستەکانی خۆیەتی هیچ کاتێ نبینی شوانێک بۆ نەستەم و زۆرداری و خیانەت لە بۆ مەڕەکانی ژێردەستی بکە یا ژێردەستەکانی بکە پێم خۆشە باز لە دڵسۆزی کار بەدەست بۆ ژێردەستەکانیمان بۆ بکەی والله اینجا ئەمەندە مێژوویەکی زۆرمان هەیە لە ئیمامی عومەر لە عومەری کوڕی عەبدولعەزیز کە حەق وایە وابین ئەگەر واشنا صحەدینی ئەیوبی زۆر ساڵیادی لە سێداردانی پێشەوای قازی محەممەد زۆر داوایان لێ کرد کە بەجێ بێ لە بڕۆوەکو بەرپرسی تر بەرەو ئەوروپا بەرەو شوێنێکی ئارام بڕۆ فەرمووی من ناڕۆم میلەتەکەم شارەکەم وەکو لە شەڵاڵی خوێن بێت و خەڵکێکی زۆر بکوژلێ اینجا زۆر هەن لەو بارەوە حەق وایە وابێ اینجا وابێ من یەک فرمودەیەکی کورت ئەجێڕمە دوزار تەحلیل و شیکاری زانایان لەسەری پیاوێک لە فرمودەیەکە هاتووە پیاوێک شتێکی دەستەوە بێ پارچێک ئاڵتونی دۆزێتەوە پێی ئەبینێ مەسەد ئیمامی عومەر نیوی ماڵەهی کردو بە خێر و ئەو بەکر هەمووی کردو بە خێر و پێی خۆشە خەڵکی لای ئێمە وەکو سەرکردەکانی ئێمە دیارەوە هەموو نیشانەکی دیارە لاوازی باوەڕە ئەگەر نا کەسێک باوەڕی بە بەهەشت هەبێ بەڕاستی دنیا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەلاکە تۆپی و بە کەلاک ناوێ بە خەڵک تالبی وابێ چه تالبی لاکە تۆپیوە سەک وێ ئەوان وابوون نەک چاوێ لە ماڵی خەڵک نەبوو بەڵکوونەکانی خۆشیان نەبەخشی معاشی خۆشیان وەرنەگرت ساڵان دڵسۆزیان ئاها بوو یعنی چاویان نەوێ بوو چونکە ئەوە دڵسۆزی دروستەکە دڵسۆزی ڕاستەقینە ئەوێ دروستەکە باوەڕ دروستەکە ناکرێ باوەڕ و ئیخلاص لێک جاکرێتەوە وتمان ئیخلاص دەرەنجامەکەیەتی دێمەوە سەر ئەو فەرمودەیە ئەم پیاوە شتێکی گرت بەدەستیەوە پارچێک یار ئاڵتونی دەستکەوتوانە هەڵە چەند جارێک هێنای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێی وەرنەگرت چەند جارێک هێنای گەڕاندێەوە بووی زانایان دەڵێن بۆ لەمی وەرنەگرت لە کاتێکە لە ئیمامی عومەری وەرەگرت لە ئەبوبەکری وەرەگرت لە عەلی وەرەگرت ئەوانە سەرکردە بوون ئەبوبەکر و عومەر و عەلی عوسمانی کوڕی عەفان سەرکردە بوو لەوانی وەرەگرت بۆ چونکە ئەوانە ڕەمز بوون ئەوانە
قدوە بوون ئەوانە خەڵک چاوی لێ ئەکرد و پەکیشیان نائەکەوت زانان ئەوە بوو ئێمەی تەحلیلەکەن ئەوە فەقیر بوو ئەگەر ئەوەی بکردایەتە خێر لەوە دوای کەس قەرزی پێ نەدایە واللهی زۆر عیبە زۆر شوورەیە سەرکردە خەریکی کۆکردنەوەی ماڵ بێ سەرکردە ئەو دڵسۆزیە لە دەستدا کە ئەوە شەرەفێکە بەرهەموو کەس ناکەوێت خۆی لە ڕەفاهەت خۆشیاب ژیوژێر دەستەکانی برسی بن جا خۆی بە پێچەوانەکەی ڕەفاهێتی حەقیقی ئەو ڕەفاهێتەیە کە ناخی ئینسانە دروستە بێ بەڵام واللهی ئەوان نییە ئەوانی کە زوڵمەکەن ناخیان ئەوەی کە ئەوان پێڵن زەمیر ناخیان ئازارێ نەدا چونکە فیترەتی ئینسان فیترەتێکی دڵسۆزیە خۆی گەورەی دروست کردووە ئەو دینەی ئێمە کە بماناتۆ لەگەڵ فیترەتمانە گونجێ واللهی کەس ئازاری نەدا ناخی خۆی ئازاریەدا لەبەرەوە هەراو ئەو فەرمودەیە بەسە بۆی کەوە عیبە شوورەیە سەرکردە خەریکی کۆکردنەوەی ماڵ بێزای بۆچی چونکە ماڵی وڵات هەمووی ئەوە کام سەرکردە بچێتە هەر شارێک لەم شارانی کوردستان باسی کوردستانی خۆمانەکەین سەرکردەیەکی دیار و ناودار بێ هیچ ڕۆژێک بێ حرمەتی و چۆن بڵێ بە حرمەتی زۆر باش و زۆر چۆن بڵێ پێشوازی زۆر گەرمەوە ئەو شخصیاتە ئەو کەسایەتیە بە دەزێنانی دڵی شەردەستەکانی لەوەچێت لە ئاڵتون و لە زێڕ و لە پارە زۆر زۆر گەورەتر بێ تا ئێساش نەچووە لەدەست نەچووە ئێستاش هەرێکێک لەو سەرکردانە مەسەد ڕێز و مەکانەتێکی تایبەتیان نە جەماوەری خۆیانە هەیە و ئەتوان خۆیان بکردنەوە و ئەتوان خۆیان بسەنەوە بەچی بەوەی کەوە ئەوەی کە جنابەت ئاماژەت پێ کرد ئەو مەکانەتێکی گەورەتر لەوە بەدەست بێنن کە ئەویش ئەوەیە بەڕاستی دڵسۆزیان تیا ببینن بیان بینن ئەوان ژووکو ئەو ئەژێ چەند بە پەرۆشە چەند چۆن بڵێ بە خەمێوەیەتی بە تەنجی ئەو میلەتەوەیە کە لە خەوی خۆی گرتوێتەوە لە ئیسراحەتی خۆی گرتوێتەوە لە کەسوکارەکەی خۆی گرتوێتەوە چەندە بە تەنگ ئەو خەڵکەوەیە ئەو دڵسۆزیان تیا ببینن اینجا بزانن حرمەتیان چەند قەت زیادەکە وەلای خۆی پەروەردگاریش چەند بەڕێز ئەبن بەڵێ ماوەسا بچینە سەر بەرهەم و سوودەکانی ئیخلاس و دڵسۆزی چ بەرهەمێکمان لە ئیخلاس و دڵسۆزیەوە دەست دەکەوێ ئێمە جا وڵا بەرهەمی ئەوەندە زۆرە مەگەهە بژمێرم نەهات بە سەریعیوانە یەکەم بەرهەم ئەوەیە کەوا ئێمە خۆی پرگار ئەو بەهشتە گەورەمان پێ عەتاکە کە چەند سیرعەیەکی گەورەیە وەکو لەو فەرمودەیەکە باسم کرد ما من أحد يشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله إلا حرمه الله على النار لشونێکی ترە إلا أدخله الجنة إلا خۆی پرگار ئەوە هەر زۆر فەرمودە هاتۆ لەبەرەوە یەکێکە لە هەرە بەرهەمە گەورەکانی کە ئێمە بەدووی ئەوە وێڵین ئێمە لە دوای مردن بۆ چۆ ئەچین ئەوە بەڕاستی دەستکەوتێکی زۆر زۆر گەورەیە کە ئینسان ئەوها لەگە خۆی پرگار ڕاستی کرد و لەگە خەڵکی ڕاستی کرد پاشان خۆی پرگار ئەم نیعمەتە گەوری پێبدا بیکاتە بەهەشتە و لە جەهەنەم چۆن بڵێ حرامی کات جەهەنەم لەسەری یەکێکی تر ئەگەر ئینسان تووشی بەڵایەک موسیبەت شتێکی هەبوو مادام نیەتی پاک و چاکە کە فەرمودەیەکی زۆر هاتووە لەو بارەوە متەنان فەرمودە کوتە ئەژێرمەوە إنما يبعث الناس على نياتهم لەسەر نیەتی خۆمان زیندوەکرێنەوە با پێ بێتین با تووشی بەڵایەکی ژوێتین ئەگە خەڵکی درا ڕۆژ بێتین ئەو دیارە لە مەقامێکا وتێتی کاتی نیسا لێرە بیژەرمەوە یارمەتیدانی خۆی گەورە بەدەستێنین هەر بە ئاشکرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیحە دڵنیامان ئەکاتەوە ما من عبد هیچ بەندەیەک نییە كانت له نية في أداء دينه مادام نيتي هي لدانوي قرزك إلا كان له من الله عون إلا خوي فرقار بيت يارمتي جري مادام نيتي صاغة هر كسيك أم نيتي هبه يارمتي خوي فرقار بدأ زينه أجر پاداشتی زۆر گەورە لا أجر لمن لا حسبة له يعني شيء يعني لم يقتصد بعمله امتثال أمر الله أو يعني أو أجر پاداشتە گەورەیە زە پێم خۆشە یەک نمونەیەکی قورئانی لێرە باس بکەم خوای گەورە فەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أفرمي ويني أو كسيك أبخشي مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله والله في سبيل الله كما سم إيريا أما إخلاصك في سبيل الله كمثل حبة وكد ناوك دم كيوايا كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله يضاعف لمن يشاء يعني شي والله واسع عليم يعني خواي پروردگار بو ليك بدو لحديث هاتوا ليك بدو يعني كسي حتى يك بحوصل لو والله يضاعف لوش دياته يعني جوري إخلاصيش دورة بينه إخلاصيش بلا بندية هيا كم خلطيتها هيا لأثناء إيش أبو يدرس به هيا لأثناء نيش أبو يدرس به تسكى بنوشك عيبينيه لأثناء نيشك أو يبو يدرس به كواتا يكيك لواني كوا يعني لو برهمانا برهمي إخلاص أو أجر پاداشتي زياد من دسكوه خالقي تر پاراستني من لو
منفەزانی کە شەیطان ومان دێ وەکو ئاەتەکەی سەرەتا خوێندنەوە لأغوينهم أجمعين إلا عبادك منهم المخلصين إلا مەگەر ئەو بەندانەی کەوا مخلیسن ئەگەنا شەیطان هەڵمانە خەڵەتیانە شەیطان فریمانەدا یاریمان پێکا ئەگەر مخلیص نەبین ئەگەر بینی خۆمان و خوا چانەکەین بینی خۆمان و بەندە چانەکەین وخالق الناس بخلق حسن خۆشەویستی خوا ئەو فەرمودەی کە باسم کرد إن الله تعالى يحب خۆشی ئەوێ إذا عمل أحدكم عملا أن يتقنه پاشان بەدەستێنانی خۆشەویستی خەڵک کە تو ئەبینی دڵسۆزی سەرڕاستی هەر ئەو کاسبکارە ئەو پیشەوەرە هەر بۆ خۆی کە ئیشەکە بە ئیتقان و بە جوانی ئەکات چەند خۆشەویستی خەڵک بەدەستێنێ چەند خەڵک حورمەتی لێگرێ چەند خەڵک سیقەی پێکە اینجا وڵات چ قازانجیشی لێکە چ ئارامیەک ڕووەکاتە وڵات ئەو خەڵکەی سەکە بێ متمانە بۆ هۆکارەکەی چییە سیقەی بە کەس نماوە متمانی بە کەس نماوە بۆ متمانی نماوە فێڵی لێکە بۆ فێڵی لێکە دڵسۆز نیە ڕاز ناکە لەگەڵ ئیشەکەی اینجا ڕزگاربوونیان لە ناڕەحەتی نازم کات هەیە ئەو سێ کەسەی کەەوە هەر زۆر دوور درێژە فەرمودەیەکە کە لە فەرمودەیەکی ڕاست ئەس نەشکەوتەکە بۆی چی ڕزگاریان نەبێ دڵسۆزی ڕابردوویە بەهۆی دڵسۆزی ڕابردوویانەوە ڕزگارە نەبێ ئیترەوە ئەوە لە فەرمودەیەک شا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەومان بۆ کاگە دڵسۆز بن سەرەکەون کاکە میلەتی ئێمە ئەگەر ئەمانەوە سەرکەوین وڵای بێ دڵسۆز بین تاکمان بێ دڵسۆز بین کاکە دڵسۆزی نادڵسۆزی حکومەتەکە نەبوونی ئیخلاص لە سەرۆکی وەزیر و فلانەوە یخۆ نەبووتە بیان و بۆ من وانە بم ماسە هەر خەڵکەکە خۆشمان هەستەکەی نادڵسۆزە بۆ منە کابرا لەوە چێ ئەمپێرە کارەبا بەشی بکا کەچی بۆ دە ئەمپێر سەرفەکە لەوە چە تەنکێک ئاو بەشی بکا بۆ هەفتەیە هەر لەوە چێ بە سیارە شۆدن دووسێ تەنکی ئاو سەرفەکە ئەم دڵسۆزیە بۆ چی نییە دیسانەکەوێتەوە باوەڕ ئیمان ئەگەەوە ئیسراف نییە ئەو ئیسراف ئەی چۆنە کەسێک کە خوا فەرمی وەلا تسریفوا ئیسراف مەکەن إن الله لا يحب المسرفين خوا ئەو کەسی خۆش ناوێ یخوا خۆشمانی ناوێ ئێگەرمانی خوا سەرمان خا ئەمانەوە وڵاتمان ئاوەدان بێ ئاڵای کوردستان شەکاوە بێ ئەگەرمان حکومەتەکەمان دادگەر بێ ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إنما ينصر الله هذه الأمة خوا ئومەتە چۆن سەرخا ئەو قسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم باوەڕمان پێ نییە حەدیثە صحیحە بضعیفها بەلاوازەکانمان نابێت کەم تەماشای لاوازکەین بە دوعاکانمان بە نوێژەکانمان نوێژ زۆر گرنگە وإخلاصهم بإخلاصكانشمان وفرمودية بدل صوزيمان إما أتوانين براسي ملتي خمان سرخين وغير بروجي خمان سرخين كاري خمان سرخين بله ما صابتين لاي أو برسيالة بزانين هۆکارەکانی نەبوونی ئیخلاص و دڵسۆزی لە ژیانی ڕۆژانەماندا لە عیبادەتەکانماندا لە ژیانکردنمان لە ڕۆژاندا بۆچی ئێمە بۆ ئیخلاص و دڵسۆزی زۆر جار لامان بوونی نییە یا ئەو هۆکاری کە بێتەوەی کە ئیخلاص و دڵسۆزیمان نەبێ کام هۆکارەیە والله ئەویش هۆکاری زۆرە دیسان لاوازی ئیمان چونکە ئەگە تەماشای قورئان بکەین هیچ ئاەتێک لە ئاەتەکانی قورئان کۆمەڵێک صبر ئیمان صدق ئەم دەستەواژانە کە باسم کرد هیچیان لە ئاەتەکانی قورئان خاڵی نین هەر ئاەتێک بخوێنیتەوە ئیمانیشی کە لەوانە ئیخلاصی بەرهەمی ئیمانە کەواتە یەکەمیان نەبوونی ئیمانە نەبوونی باوەڕێکی ڕاستەقینەیە کە بە سزا و پاداشت ئەوە یەک کە ئەوە ئەو ئیخلاصە ئەوەیە هۆکارەکەی نیە ئەوە یەک دوام بەڕاستی ئەو طول الأملی کە هەمانە يعني زۆر مەسەد ئەمەلێکی زۆرمان بۆی هەر بژین وازانین بەم فێڵ و فەرەجە یعنی ئێمە بۆمانەچێتە سەر کە دوجار بەڕاستی ئەمە سزای لە دوایە بەڕاستی ئەمە دەرەنجامی خراپی ئەبێ هەر لە دنیاە اینجا چۆن بڵێ خۆ لێگۆڕین جا من ئەم فەرمودەیە قسەی خەڵک ئەم فەرمودەیە دێنمەوە ئەگەر ئیجازەم بدەیت پیغمبری خوا صلی الله عليه وسلم أفرمي إن لكل شيء شر الشر يعني الحرص أمريكا كله كارانيك إخلاص نايلي أبي أقاما لما بو عبادة من وبو إيشو كاريش من أفرمي كأم حديثة إمامي ترمذي ربايتي كردوه إن لكل شيء شر همشتك حرصك هي كاتك هي ولكل شرة فترة بو همو أو حرصش ساربون ويك هي فإن صاحبها سدد وقارب جاء أخاونك لو حرصوا لو سربون لو قال مقرع لسر إيشكي لسر ميوجكي لسر طاعتكي لسر روجوكي إلى آخره أي بيشيو ياخذ نزيك لبيكانو فرجوه إيوه تمنى بعشي بوكانو دعاء خيري بوكانو أو على سركوتو لإيشكي مديرك مدير عامك موظفك ما موظفك سركوتو خلق مدحك إيوه تمنى خير ودعاء خيري بوكان وإن أشير إليه بالأصابع أيك خلق أماجي بوكان هاتي خطريك خلق إتبيع هلدا بيع يشاكو شنك أم عملية شي قرصة عملية جنية
هەروە سادە و ساکاری ئێمە تەماشایکەین کە ئێمە باس لەواکەین ئەو هۆکارانە چین ئەوەیە کە خەڵک جاروایە چەپڵێدانی خەڵک پیاڵدانی خەڵک تەمەلوقی خەڵک ئەوەی چێکە لە هۆکارەکانی بۆیە ئەگەر خەڵک ئاماژەی بۆ کردێتەوە پیاوە ناودار ئیجاری بترسە ئەو کەسە ئیجار بەخۆشی بترسێ کە لە هەموو لایەکەوە پەنجیان بۆ وین ئوشیرە ئیلەیهی بالئەصابع پەنجیان بۆ درێژ کرد فڵان کەس قسەزانە فڵان کەس بوێرە فڵان کەس بەغیرەتە فڵان کەس ئەوەیە فڵان کەس ئیشی لەبەرە ڕوا فڵان ئەمە ئەبێ فلا تعدوه تر ئێوە پیاوە مەدەن ئینسانە کاکە وانە ئەکەوێتە هەڵەوە ئەوەی چێکە لە هۆکارانەی کە ئێمە خەتامانە چە هۆکارێکی تر مەسەلەی نەفسە کە ئەمە زانایان پێم خۆش ئەگەر دوای مەجال هەبوو دووسێ قسەی زانایش لەسەر مەسەلەی بێنەوە کە مەسەلەی زانایان زۆر بەدەستی و جلۆدە بوون مەسەلەی نەفس و ئارەزوەکانیانە ئینە نەفسە لە ئەمارەتون بیسوء یوسف سەلامی خوای لێبێ ئینکاری ئەمە ناکە ئەڵێ نەفسم ئەگەر بە قسەی نەفسم کەم نابێ ئێمە الكيس من دان نفسه إنساني عاقلة بيتشي بكا وعمل لما بعد الموت أبي سرزنش نفسي خوي بكا نفس هانت دا وكارا هو بوتشي هكي نفس هانت دا جواني كوي خلق بيبيني هاتي كدا ليو تي كدا ليو نايل جوان بيكي يعني لهشو نكوبي ركبه أي أم كارت ليه تبدا ما صابشين سقسي زانايان وكو جناب داماجد بيدا بزانين زانایان بە چ گرنگی و بایەخێکەوە لە دڵسۆزی و ئیخلاسیان ڕوانیەوە چۆن هەوڵیان داوە لە کار و کردار و نووسین و قسە و فتواکانیاندا ئیخلاس و دڵسۆزی ڕنگ پێ بدەنەوە. وڵای اینجا من هیچ زانایەکی معتەبەرم نەبینیوە ئیلا لەم مەسەلەی ئیخلاسە ترساوە ئیلا لەوە ترساوە کەوا نەفسی بە هیلاکی بدا وقصي زۆرش کراوە لەم بارەوە بەڵام زەیدی کوڕی شامی شتێک ئەفەرمێ إني في كل شيء تريد الخير حتى خروجك إلى الدكان إلى المدرسة وإلى آخره ئەفەرمێ ئاگاتان لە نێتان بێ لە هەموو شتێکتانە ئافرەتێک قاپە شۆرێ مناڵەکەی ئەگۆڕێ خواردن دروستەکە بۆ پیاوەکەی ئەو پیاوە لە بازار کە کەسابەتەکە کرێکارێک موظفێک لە دائیرەکە نێتی لێ بێنن ئەو ئیشە بە جوانی بکەن نێتی لێ بێنن خی پرگار ئەم ئیشە تۆ پێت خۆشە ئێمەش جوانی ئەنجام بدەین ئەو کاتە لە هەموو ئیشەکانتانە خی پرگار بۆتانەکە بەچی بۆتانەکە بە ڕبح و قازانج بۆتان حسێبەکە بە پێچوانی ئەوەی کەوالێتان تێکدا یەکی ترە فەرمێ صلاح القلب بصلاح العمل لێرە تحكم کرێ صلاحی قلب بصلاح عملوه وصلاح العمل بصلاح القلب سالي كري عبد الله فرمي ليس على النفس شيء أشق من الإخلاص لأنه ليس لها فيها نصيب أم بابته وقتم هروا آسان نية إما في ناسيكي لغوي وفي ناسيكي شرعي ببكين ودواجار هندك بلقو إنجا بوليميكين بسر شن خالكا نا دواجار ورا ناو عملية كوا ورا ويكوا ناو بانقد هبي ولا خود نقوري ورا ويكوا وتعربيجي كي باش بو دواجار خلت يقنشي وەرە وەزیرێکی باش بوو دوجار خۆل لێ تەک نەچێ پەرلەمانتارێکی باش بوو دوای خۆل لێ تێک نەچێ فری و نەخۆی وەرە دوای وەرنا عملیەکە بزانە چەند قورسە ئیمامی عومەر کە ئەبینێ ئەم هەموو سپا و هاوڵ و بەڕێزە لە دەوروبەریان وەکوە لە شتێک بە دەرونیان هات دواتر خێرات چۆ سەر مینبەر فەرمووی ئاگادارم و بزانن شوانی حوشتر و قەل و ئەو شتانم بۆ خەتابی باوکم کردەوە زۆر زبر و خراپیش بۆ لەگەڵ ڕەحمەتی خۆی بۆ ئەوەی شتێک نەیە بە دەرونیا سام و هەیبەت و دەسەڵات و سوپایەک فریبی بدایان بۆن لە خۆی بگۆڕێ بەخۆ وا بکەین قازانجمانە وا بکەین ئەی بینەوە وا نەکەین ئەی دۆڕێنین دوجار لە لووتکە ئەکەوینە خوارەوە واللهی کە هەڵەیەکمان کرد خۆی پرۆگار فەرمان بە مەلائیکاکە مەلائیکە فەرمان بەسەر خەڵکی سەرزەویەکە هەر هەمووی بەڕاستی سفر دەکاتەوە اینجا یەک دوو قەولی تر کە زۆر شیرینە لام ویسفی کوڕی حوسەینە فەرمێ أعز شيء في الدنيا الإخلاص عزيزترین شت لەلای من لە دنیاە ساغبوونەوە و ڕاستکردن لە ئیش و کارەکانمان ئیخلاسە وەکەم ئەجتەهید و هەرچی من هەوڵە دەم في إسقاط الرياء بۆی ئەم ڕیایە ئەم حەزبوون و دەرکەوتن و نەفس و ئارەزووە شکست پێ بێنم لە دڵی خۆمە وەکەئەنەه وەکو ئەوەی ينبت فيه على لون آخر لە شوێنێکی ترەوە بە ڕەنگێکی تر بە جۆرێکی تر سەر هەڵەداتەوە لەبەرەوە زانایان زۆر لی ترساون هیچ زانایەک نەبووە هیچ پیاو چاک و ساڵحێک نەبووە ئیلا لە کۆتایی تەمەنەکانی هاواری بووە لە دەست ئەمە هاواری بووە لە دەست ئەمە فضەیلیشە فەرمێ تەرک العمل لأجل الناس ریاء
ئەوەی کەوازیانان لەکردەوە لەبەر خەڵکی ڕیا هەر مشکلەیە بۆیە وەکردنیش لەبەر خەڵکی شرکە وانە ئیزا فەرمێ الإخلاص الخلاص من هذين إخلاص چییە ڕزگاربوونە لەم دوایە کەواتە بەس خوا ببینی. بەڵێ مامۆستا سەرەتا باسمان لە بەرهەم و سوودەکانی دڵسۆزی ئیخلاس کرد و دواتریش باسمان لەوە کرد کە هۆکارەکانی نەبوونی ئیخلاس چین. ئێمە بۆ ئەوەی لە سوودەکانی هەبوونی ئیخلاس بێبەش نەبین و لە خراپەکانی نەبوونی ئیخلاس وەکوڵی خۆمان بێبەش بکەین ئەو پرسیارە بکەمە کۆتا پرسیارم کە چۆن خۆمان بکەینە کەسێکی مخلص چۆن دڵسۆزی لە کار و کردەوە عیبادەتەکانمانە دروست بکەین ینی ئەوە تا بین سەحابە هەبووە یا نەک سەحابە جەنگاوەر هەبووە لەگەڵ پێغەمبەری خوا جەنگاوە بەڵام لەبەرەوەی دڵ و دەرونی هەوا و ئارەزووی بۆ ئەوە بووە کە بۆ هۆسپەرستی بۆ ئازایەتی بجەنگێ پێغەمبەری خوا فەرمێ لە جەهەنەمایە. ئێمە چۆن لە کار و کردەوە و ڕەفتار و قسە و پەرستش و عیبادەتەکانمانە بتوانین ببینە کەسێکی دڵسۆز و ئیخلاستیان ڕنگ بداتەوە. دەست خۆش بۆڵا پرسیارێکی معقول و پرسیارێک و لەژین خۆیان بوو زۆر معقولە لەوەیە کەسێکی سا کە تەماشای بەرنامەی ئێماکا بپرسێ بڵێ باشە من ئیخلاسە چۆ بکڕم لە شۆ پیاوی کام ئیخلاس چۆن ڕێگەکانی بەدەستێنانی بڵێ. سەرەتا قسەیەکی محەممەد ڕاتب نابلوسی هەیە کە ئاماژەشم پێکرد ئەفەرمێ كلما ازددت توحيدا هرچەندە تۆ باوەڕ ئەو حەدیثی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ ئیبن عەباس باسی کرد کە ئەمە ئەبێ بەدەرز بخوێنن زانایان فەرموویانە ئیخلاس بەدەرز بخوێنن هەر بەدەرز نییە بچن بخوێنن ئەبێ نیەتی لێ بێنین بۆی نیەتمان ساخکەینەوە ئەمە عەمەلیەکی قورسە تۆرە واز لەو شوهرەت و ناونیشان و ڕیابازیە بێنی خەڵکێک کەسابەتەکەی بۆتە ئەوە بۆیە ئەمە بەمەدا بەدەست دێ بەمە دەستێ باوەڕێکی ڕاستەقینەمان هەبێ بۆ ئەجر و پاداشتا کە خوای پەروەردگار حتاکو بەنیهێنی بیکەین باشتر پاداشمانەداتەوە هەر لەو حەدیثەی کە فەرمێ سەبعة يظلهم الله في الظل يوم لا ظل إلا ظله لەو حەوت تاقمەکە هەر یەکێک لەوانە کە فەرمێ پیاوێک کە ئەبەخشێ بەدەستی ڕاستی چەپی پێی نازانێ باشە وەرە هەر ئینسان ئەگەر کارێکە کە حەزەکە مەسەد مامۆستایەکە لە شوێنێکە شتێکی ئیزافی وتۆتە و دەرسێکی وتەوانە فی خۆشە مدیرەکەی ببینێ چۆن ئەمە واز لێ بێنم کەسێک هەر کارگوزارێکە گسکەدا هەر پێی خۆشە و کەسێک کە لەوێ سەرپەرشتێکە دەستخۆشێکی لەکە ببینێ من لە قوتەکاتەوە کەسێک شەونێژی کردووە لە شەونێژەکەیە تەقەتەقی کردو خەڵک حەزی کردو بە پێچەوانی پیا ساڵحانەوە بە خێزانیان خێزانی وەک مناڵ لاوانێتەوە خەواندێتی دوای هەستاوە کەوتۆتە شەونێژکردن بۆی خێزانی نەزانێ یعنی لە خێزانیشان شاردوێتەوە يعني هەموو لەو پیاچاکانە سڕێکیان هەبوو لە تابعیەکان ئەڵێن خێزانەکەت ئەڵێن تۆ نوێژی سونەتەکان بە زۆری ئەێنیتەوە ماڵەوە بۆچی بەرچاوی خەڵکۆ نای فەمی سوێن بەخوا ئەگەر پێم بکرێت لە دەسەڵاتمان هەبێ نایڵم دوو مەلایکەتەکەی سەرشانیشم بە عیبادەت و پەرستشەکانم بزانن ئەوە زۆر مهمە جا هەندێک کەس ئەو نهێنیانی هەیە کە فعلا مەلایکەتەکانیش نایزانێت چونکە ناو ناخیاتی هەنهێنی بینی خۆی خوا هیچ کام لە پیا و ساڵحان لەمە خاڵی نەبوونە کە ئەو ناوە جوانیان لە دوای خۆیان دەرکردو کە ئێستا ئێمە ئەیان ژێڕینەوە فعلا لە دوای مردنیان هەندێک نهێنیان کەشف بووە بۆیە پیاوی ساڵح و پیاوی چاک و پیاوی زاهید نهێنی تایبەتی بەخۆی هەیە بۆیە ئەو پرسیارە بەو شێوەیە ئێمە ئەبێ بینی خۆمان و خوا ئەوەندە خۆش بکەین هەر عیلاقەکەمان لەگەڵ خوای پەروەردگار بە شێوازێک بێ کە هەمیشە بیر لەوە نەکەینەوە خەڵکمان بینی باشە تۆ ئەگەر ئەزانی خالیقێک هەیە خاوەنی ئەم هەموو بوونەوەرەیە خاوەنی ئەم هەموو مەخلوقەیە هەر لە سەرەتاوە حتا کۆتایی ئەو دروستی کردووە بەستۆ لە چی ئەترسێ ڕووپامایی بۆ چی ئەەکەی مەرایی بۆ چی ئەەکەی حەزەکەی خوا بتبینی یان خەڵک بتبینێ بەمە ڕزگارت ئەبێ بەمە ئەوە بەدەستێنی ئەو کاتە هیچ ئیشێدنی تۆ بیکەی ئیلا لەو ئیشەیە حەز بە ڕقابی خۆی بە ڕقیبیەکەی ئەو کە حەست بۆ ڕقیبیە کرد ئیشەکەشە زۆر بە دڵسۆزی و زۆر بە ئیخلاسەوەکەی مامۆستایان زۆر سپاس دەکەم من کاتی بەرنامەکەم تەواو بوو سپاس بۆ بەڕێز و خواپاداشتان باتەوە دەستان کێشە دەستان خۆش بێ خۆ زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ چی دەوترێ وەسیەت وە لە چ کاتێکیشە ئینسان پێویستی بەوە هەیە کە وەسیەت بکات خودی ئەو ئینسانە چەندە
ڕەحم و سۆزی هەیە چەندە بابی وەفای بەهێزە چەندە دڵی ئاسوودێ بە دەوروبەرەکانی تاقیکردنەوەیکی زۆر باشی دیار مەسەلەی وەسیە تا چەند مەسەلەی سەدەقەی جاریەش دیسان ڕەبتە بێتەوە بە مەسەلەی وەسیەتەوە خودی جیاکردنەوەکان بەڵگەی لەسەر ئەوەی کە وەسیەت بۆ ئەو کەسانن کە لە کۆمەڵگەیە لەناو خێزانەکەیان بەشە میراتیان نییە هەموو وەسیەتێک ئیجباری تێیە یعنی واجبە بێت لەسەر ئینسانەکە کە دەگەم پیاوە وەفاتی کرد و خستمانە ناو قەبر و گۆڕ و تازەکەی تەواو بوو هەموو وەرەسەکەی بان کرێ ئێوە ڕازین ئەم وەسیەتی باڵتان جێبەجێ یەک کەس وتی نا ئێستا هەڵە بەشێت